ئێستاش قسەواسی زیاتر دەکەین لەسەر ڕۆڵ و پێگەی سەرۆک مامجەلال لە سەر جەمکایە جیاوازەکاندا هەم خزمەتکردن بە بواری هونەر، خزمەتکردن بە بواری ڕۆژنامەگەری، خزمەتکردن بە بوارە جیاجەکانی ڕۆشنبیری لە سەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و کۆنتاکتکردنی لەگەڵ وڵاتانی جیهانیشدا بۆ خزمەتکردن بە سەرجەم کوردستان. قسەواسی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز بابەکر دڕێی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی و لە هەمان کاتیشدا هەڵسوڕایی بزوتنەوەی گۆڕان. کاک بابەکر زۆر بەخێر بیت. زۆر سپاس. ئەمێ بزانم چیتان هەیە بۆ دواماڵاوەی سەرۆک مامجەلال. وەڵا سەرەتای قسە ئەبێ سەرخۆشی بکەین لە خۆمان و لە خەڵکی کوردستان بەگشتی بۆ کۆچی مامجەلال. مامجەلال بە هەموو معنایەک پیاوێکی مەزن بوو و گەورە بوو و گەورەی ئەو ینی ئینکار نەکراوە لەلایەن هەم خەڵکی کوردستانەوە هەم ملەتەکانی تری ناو عێراق و دەریشەوە. و ئەگە بانێ تعریفی مەزنی و گەورەی ئینسان بکەین ئەبێ بەوە دەست پێ بکەین کە گەورەی ئەوەیە کە کەسێک توانی بێتی لە فترەیەکی زەمانی دیاریکراوە کاریگەری دابنێ لەسەر ژیانی میلەتەکەی. مامجەلال لە فترەی لە ساڵەکانی 50 بەدواوە تا نەخۆشکەوتنی دوایی بەڕاستی کاریگەریکی زۆر قوڵی هەبوو لە بوارەکانی کللتوری، سیاسی و ئابووری و حتا مێژووی. ئەگەر باس لە مامجەلال بکەی وەکو کەسێک کە کاریگەری لەسەر کللتوری و فەرهەنگی کوردستان هەبووە، ئەمە قسەیەکی دروستە. بە هەمان ئەندازە کە باسێکە لە سیاسەتە بە هەمان ئەنداز لەویشا کاریگەری هەبووە لە بواری قانون، مەسەن کاریگەری ئەو بە قانونەکانی کە پەیوەندی هەبوو بە ژیانی ژنانەوە، بە ژیانی کۆمەڵگاوە. لە سیاسەتیدا مەسەلەن یعنی مامجەلال دەستێکی زۆر باڵای هەبوو. ئەوەی کە من بیرمە ئێستا لەم لەحزەیەدا لە ساڵەکانی 1970 یا 1970 کە نوێشروان تەسریحێکی دا بۆ ڕۆژنامەیەکی فەڕەنسی لەسەر ئەوەی کە پێی وایە کە عێراق ئەبێ کورد مافی خۆی هەبێەوە عێراق چی لێ دێبالەی بێ. ڕۆژنامەیەکی عەرەبی بە ناوی ئەلغەد دیموقراتی دەستیان کرد بە مەقالە نووسین دژی کورد و دژی کاکمەشوان دژی مامجەلال. ئەو زەمانە مامجەلال لە فترەیەکی کەمی زەمانیە یەک کتێبی گەورەی نووسی بە ناو نیشانی غد ديمقراطي أم حرمان الشعب حتى من حق الحلم. يعني وكو بلين بطنزة وباسي الرجل مكيكرك أما غدي ديمقراطية، يعني أما عندك ديمقراطية ياخذ ببشكردني قالك لما في خون بينين. كتابك ضخمة كلا كتاب خانة كان هي يعني تواناي جوري مامجەلال درخا لبواري فكرو لبواري نوسين لبواري سياسة. يعني مامجەلال فترەی ژیانی سیاسی خۆیان کە ئینسان باسیەکە و هاوڕەکانی باسیەکەن، هاوڕێ لەوانە مەسەن کاکمەشوان خەڵکی تریش باسی کردووە، ئومێدێکی سەیری هەبوو بە ئایندە، ڕۆحێکی ئێجگار گەورە بە نەبەزین و ملنەدان بۆ زەحمەتیەکان، ملنەدان بۆ کارەساتەکان، ملنەدان بۆ ئەو کێشانێک کە تووشی ملەتی کورد هاتووە. زەمانێک ئەو لەگەڵ هاوڕێکان دەستیان کردەوە بە شۆڕش و خەبات کە من و کاتە مناڵ بووم تەبعاً یا بڵێن 14-15 ساڵان بووین. ترسی حکوومەتی بەعس، هەیمەنەی بەعس لە کوردستانە بەڕاستی ترسناک بوو، بەڕاستی تاریک بوو، بەڕاستی مخیف بوو. یعنی کەم شوێنی ئەم کوردستانە هەبوو، ئێستا خەڵک نازانێ بەداخەوە کەم شوێنی کوردستان هەبوو، کەم قوتکە و کەم بەرزایی هەبوو کە ڕەبایەکی لێ نەبێت لە دوای شکستی 75. ئەو زەمانە مامجەلال لەگەڵ هاوڕێکانی تریا توانی ڕەهبەری حەرەکەیە بکات. جا من ئێمە لە مەسەلەی ڕەهبەریە حەز دەکەم ئەوە باس بکەم کە لە مێژووی میلەتانە ڕەهبەری مەسەلەیەکی مهمە و ئەو پیاوانی کە ڕەهبەر بوون کەمن. مەسەلەن لە مێژووی بریتانیا لە ویلیام پیتەوە کە یەکێکە لە ڕێی زۆرا گەورەکان تا ئەگەر چەرچڵ کەسێک نابینی بە گەورەی ویلیام پیت بێ. مەسەن چەرچڵە یەکێکە لە پیاوە گەورەکان. ئەم فترەی بینی ویلیام پیت تا ئەگەر چەرچڵ پێوتر فترەی فترەت، فترەی فەراغ یا نەبوونی پیاوە گەورەکان. مەسەلەن لە فەڕەنسا لە ناپلیۆنەوە کە یەکێکە لە پیاوە گەورەکانی بەشەر یا فەڕەنسا پاگەیتەوە دیگۆل پیاوی وا گەورە و لۆ حەزمەکە من. ئەمە خودی سەرۆکۆمارەکانی تر باسێکن ئەمانە. مەسەڵەن لە ئەمریکا کە ئەمریکا دامەزراوە لە جۆرج واشنتنەوە تا ئەگەیتەوە سەرۆکۆمارەکانی دوایی کەم ڕەقەم هەن، کەم فیگەر هەن وەکو جۆرج واشنتن گەورە بن. لەناو ملەتانی تریشە بە هەمان شێوە هەروەهیە. مەسەڵەن لە یۆنان تەماشاکەی لە ئەسکەندەرەوە پیاوی گەورە نامێنێ، لە ئێران لە ئەمیری کەبیرەوە پیاوی گەورە بەو زەخمەن کەمە بێتەوە، لە میسر
جەمال عەبدولناسرەوە پیاوی وا زەخم نابینی و بێگومان مەسەن لە ئەفریقا جنوبی مەسەن تۆ ماندێلا ئەبینی یعنی ئەمە لەناو کووردا مام جەلال لەو ڕقەمانەیە کە بەداخەوە بە کۆچی ئەو شتێک دروست دەبێت لەناو کووردا کە مێژونووسەکان پێڵن دەورەی فترەت لە زمانی کووردا بەداخەو کەلیمێنی لە تورکیش و بفارسی بە هەمان کەلیمێ دەورەی فترەت یا قۆناغی فترەت یعنی قۆناغی بەتاڵی قۆناغی بەتاڵیە کە ئینسان نازانێت چۆن تەفسیری کە ئەم شیوەنە کە ئەیبینی عقلی جەماعی خەڵکە بۆ کۆچی کەسێک کە دڵنیان ینی عقلی جەماعی خەڵکی کورد دڵنیایە کە کەسێکی وا نابێتەوە بە ئاسانی لەو کووردا وە زەحمەتە لەم ڕقەمە گەورەیە لەم پیاوە زەحمە کە باسکردنی ینی ئاسان نییە مەسەڵەن مام جەلال سەرباری ئەوەی کە ڕەهبەری حرەکەتێکی نەتەوەییش بوو کەچی بە هیچ شێوەیەک نەتەوەکانی کەی عاجز نەکرد لە عێراقا توانی فترەی سەرکۆماری خۆی توانی ملەتەکانی کە لە عێراقا بەداخەوە ڕۆحی شۆڤێنی و ڕۆحی ناسیۆنالیستی زۆر بەقووەتە واش هەموو ڕەهبەرانی دواترینەوە سەر ڕۆڵ و کاریگەری سەرۆک مام جەلال لە یەخستنی نێوماڵی عێراقیدا و یەخستنی لایەنە ناکۆکانی عێراقیدانی ما بەسمە بێمەوە سەر قسەکانی بەڕێسان باسی ئەو فترە فیتری ئەو کرد و یعنی کەسایەتیەکی کاریزمی پێ دوایە هەل لە منداڵیەوە ئەو کەسایەتیانی لە ئەزەلەوە ئەو کەسایەتیانە هەل لە منداڵیەوە لە ڕۆحیاندایە و سەرکردایەتی و ڕاهبەری لە ڕۆحیاندایە ینی تۆ وتارێکت نووسیوە باسی مێژووی ژیانی سەرۆک مام جەلالی تایە بەشێک لە مێژووی سەرۆک مام جەلال ینی هەل لە سەردەمی منداڵیەوە کەسێکی ئاوا پێگەیشتووە توانیوێتی لە تەمەنێکی منداڵیەوە ڕاهبەری بکات ینی ئەمە کاریزمایە لە ئەزەلەوە لە کەسایەتیە بەڵێ بێگومان ینی بێگومان ئەمە کاریزمایە ینی شخصەتی مام جەلال لە 14 ساڵیەوە شت بووە لە 14 ساڵیەوە ڕاهبەری کردووە لە 20 ساڵی و 18 ساڵیە بۆتە عوزوی ئەندامی مەکتەبی سیاسی حیزبێکی گەورەی کوردی و لە دواترا توانیوێتی قیادەی حرەکەیەکە لەناو گەورەترین حیزبی کوردستانە بۆ ئەوەی کە خەتی خۆی جاکاتەوە ئەمە ئاسان نییە ئەمە ئاسانی لە وڵاتێکی دواکەوتەوە کە عێراقا لە کوردستانە بتوانانی لەو فترە زەمانی لە شەسەکانە خاوەن ڕەئی بی خاوەن فکر بی و تەحەدای هێزێکی گەورەتر بکەی ئەم تەحەدا و ئەم بەگژاچوونەوەیە ئەمە بخۆشتا نەتیجەکە هەرچی بوو بێ گرنگ نییە گرنگ توانیوێتی کە بەرامبەر بە هێزی سەرەکی وڵاتەکەی ڕابوەستێ و فکرێک تەڕحکە و کاریگەری هەبوو لێ ینی مێژووی ئەمە ئەمەیە مێژووی کوردستانی عێراق ئەمەیە ئەم جەدەلەش کاریگەری هەبوو ینی مام جەلال توانیوێتی فکری خۆی بەرنامەکانی خۆی ئارائەکانی خۆی فۆرمۆلە بکە و خەڵک کۆکاتەوە یعنی توانایی مام جەلال لە کۆکردنەوەی خەڵکە توانایەکی سحریە توانایەکی عجوبەیە ینی کە کەم کەسێکی ئەوەی پێکراوە و کەم کەسێکی ئەوەشی پێ ئەکرێت لەمەوە دووە چونکە ئەو بەڕاستی ینی کە ئێمە لەگەڵ یا دوور و نزیک لەگەڵ یا ڕەهبەرمە قایدمان بۆ فترەیەکی زۆر یعنی ئەزانین کە مام جەلال ئەمە زۆر گرنگە ئەم خاڵە و خەڵک تریش ئێزانێ بەڕاستی هیچ حەقد و تووڕەیەکی نەوە بەرامبەر مەنا حەزەکانی یاخود ئەوانەی کە لێ عاجزە بوون یاخود لێ دوورەکەوتەوە یاخود هەمیشە سپیسێکی شیەشتوتەوە لە نێوان تووڕەبوونێکی زۆر و ئاشبوونەوەی دوات بەڵێ یعنی ئەمە گەورەی مام جەلال بەڕاستی بەشێکی گەورەی مام جەلال ئەمانە بوو کە مام جەلال ئەهلی فکر بوو ئەیتوانی قەڵەم بەدەستەوە بگرێت ئەیتوانی کتێبێ بنووسە لە فترەی هەفتێک دوو هەفتە سێ هەفتە ئەیتوانی 10 سەعات قسە بکە يعني ئەم توانانە لە کەسانیە ئەمە توانانە بەڕاستی فطریە وەکو جناب دەڵێ ئەمانە تواناییەکە لە هەموو کەسانیە ئەمە قسەکەی لە سەبارەت بە ناپلیۆن مێژوونوسێکی ڕووسی باسیەکە تارلەکە مێژوونوسێکی گەورەیە ئەڵێ خۆ شوێنێکە لە ئیتالیا بەناوی کارار کانەبەردە ئەڵێ خۆم کانەبەردانە لە ئیتالیا هەبوو بەڵام نانتوانی کەسێکی وەکو مەسەڵەن وەکو مایکلەنجلۆ دروست بکە خۆرم کانەبەردانە هەبوون بەڵام بۆ نەیانتوانی مایکلەنجلۆیەکتر دروست بکە خۆ لە کوردستانە زۆر کەسی کە مەحامی بووە خۆ زۆر کەسی کە خوێندەوار بوو بەڵام نانتوانی بەم دەورە بگەن یعنی ئەمە شتێکە کە سروش دروستێکە ینی قەدەر دروستێکە ینی ئەمانە ئینسان نازانێت چۆن هاوڕێکانیشی هەمیشە باز لە چاو نەترسی و بوێری سەر مام جەلالەکەن لە دوای شکست و ئایندەبینی بۆ هەڵسان بێگومان ینی ئەمە خەسڵەتێکی گەورەی مام جەلال بوو کە نەئەبەزی یعنی ئەو هەمیشە لە تاریکترین زروفەکانە ڕووناکایی ئەبینی قەت تونەڵەکە بە تاریکی نەئەبینی مەسەڵەن زۆر زروفی ناخۆ لەسەر کووردا هاتووە ئیتر لە ئەنفال لە چیمیاباران لەوەی کە مەسەن لە کارەساتەکانی تری کە بەسەری چێتیە هاتووە شەهید بوونی مەسەڵەن سەدان کەس لە ناوی چێتیە نەیتوانی و ئەمانە ئیرادەی پۆڵاینی ئەو تا دوایین ساتەکانی ژیانی بوەسێن ینی ڕگشت درندەترین دیکتاتۆری ئەو سەردەمە شاچۆت بەڵێ بێگومان سەدام حوسێن لە نێو چەند شاخێکدا ئەو شۆڕشە گەورەی بەڵێ سەدام حوسێن مەسەڵەن وتبووی ساڵێکیان وتبووی کە
مام جەلال دانیشتۆ لە پشتی مامەندە و عێراق بڕۆخێنێ بەناوێک لە ئێستێزاوتی بەڵام دوای دەرکەوت کە بەڵێ مام جەلال و هاوڕەکانی توانیان عێراق ڕوخاوە و توانیان لەبەرەوە تەحەدا گەورەیەش بوو لێبوردنێکی گشتی دەرکرد تەنها مام جەلال نەبێ بەڵێ ڕاستە ینی جگە لەوانش ینی مام جەلال لە خلافاتی حیزبیشا ئینسانێکی گەورە بوو مام جەلال تەواوی معنای کەلیمە گەورە بوو ئەنی گەورەیەکەی ئەو لەوەدا بوو کە تەسلیمی سڕاعاتی یاخود تەسلیمی ناکۆچی حیزبی نەبوو گەورەتر بوو لە ناکۆچی حیزبی ئەمە من حەز ناکەم لێرە نمونە بێنمەوە چونکە ڕەنگە بچینە تەفاسیلی ترەوە بەڵام ینی ئەو لە سەرووی ناکۆچەکانەوە بیری ئەکردەوە ئەیتوانی ناکۆچەکان حەل بکە وەکو باسم کرد مەسەلەن لە عێراقش ئەمەی کرد لە عێراق توانی کە شۆڤێنی ترین کەسەکان یاخود ئەوانی کە زۆر بیر و باوەڕی قەومیان هەیە لە دەوری خۆی کام کاتەوە و قەناعەتیان بکە کە کورد میلەتە و کورد قاعیدی گەورەی هەیە توانێت ڕەهبەری ئەوانیش بکە و فعلا ئەوانێ سەر بە فەخرەوە هاتن بۆ سەر مەزارەکەی بۆ کاتی ناشنەکەی و بینیمان ینی بۆ هەموو مناسبەکان ئامادە بوون بێگومان ئامادەری خات کە میلەت ئێمە میلەتێکی گەورەیە بۆیە توانێتی بەس پیاوی گەورە دروست بکە و هەمان شۆش مام جەلالیش پیاوێکی گەورەیە کە توانێتی ئەم میلەتە قیادە بکە لە فترەیەکی 6 ساڵی زیاتر 6 ساڵ زیاتر ینی ئەوەی کە ئێمە بەبیرمان دێ لە پەنجاکان بە دواوە و مام جەلال مەسەلەن ئەبعادی زۆرە ڕەهەندەکانی ژیانی مام جەلال زۆرە مەسەلەن لە نامەنووسینە نامەکانی مام جەلال تەماشا بکەیت ئەو کاتێک کە مەلا مستەفا بازانی مەسەلەن لە ڕووسیا بووە نامێ بۆ نووسیوە یەک ڕوحێکی گەش لە مام جەلال هەیە کە ئەڵێ وەزعەکەی بۆ شەرحەکە ئەمە وەزعەکانە و نامەکانی تری مەسەلەن نامە مەسەلەن ناوی کە ناردوو مەسەلەن بۆ خودی من کە پڕە لە گەشی پڕە لە ڕووناچی پڕە لە ڕێز مام جەلال زۆر بەڕێز بوو ینی هاوڕەکانی خۆی خۆشەویست و ئەیتوانی ئەمە خاڵێکی گرنگە ئێستا باسی کە لە ژیانی مام جەلالە یاخود خەڵکی کەی خەڵکی شارەزا باسی کەن مام جەلال ئەیتوانی لە قوڕ کادر دروست بکە کەسێکی سیر کردایە ئەیزانی ئەم کەسە توانایی هەیە بۆ قیادە توانایی هەیە بۆ ڕەهبەری ئیشێک توانایی هەیە بۆ کارێک تیا ئەدۆزیەوە و فعلا کارەکەی پێ ئەسپارت و ئەو کەسە ئەهێنایە پێشەوە بە پشتی ئەگرت و بە پێی هەڵسەنگاندنی بە پێی هەڵسەنگاندنی خۆی کە سەد ئەیتوانی مەسەلەن تەشخیصکە دیاری بکە ئەو کەسە توانایی هەیە بۆ ڕەهبەری و قیادە و فعلا ینی ئەو زۆر کەس لەناو حرەکەی کوردیا لە شەستەکان بە دووە پێگەشتون یعنی ئەوەی کە پێوترێ خەتی جەلالی ئەمە ینی خەتێکی فکریە خەتێکی سیاسی کە لەناو کووردا بێگومان ئەمێنێتەوە ئەمە هەیە یعنی یەکێ لەسەر کردە سیاسیەکان و هاوڕێی سەرۆک مام جەلالیش لە لێدوانێکیدا ئاماژەی بۆ کرد کە ینی بیر و بۆچوون و پێشبینیەکانیشی لە هەمان کاتا ڕاست بوون مام جەلال لە کاتێکا کە سەرکردەیەکی بەناوبانگ بووە فەرماندەیەکی سەربازی لێهاتوو بووە و محامەیەکی باشیش بۆ پارێزەرێکی چاک بۆ خۆت ئاماژەت پێکرد لە هەمان کاتیشا ڕۆژنامەنووسێکی باش بوو ینی ڕۆڵی سەرۆک مام جەلال لە بواری ڕۆژنامەنووسیا چۆن نەبینی ینی مام جەلال وەکو باسم کرد لە بواری کلتور و ڕۆشنبیریە پیاوێکی مەزنە مەسەلەن ئەو کە ئەبینی لە شەستەکان لە 1970 بە دواوە ڕۆژنامەیەکە یا مجلەیەکە لە سەمای دەرچوو بە ناوی ڕزگاری ئەمە لە سەپەرشتی ئەو کاگنشوانی دارایان کرد و کاگنشوان لەگەڵیا بۆ کاتە یعنی کە ئەبینی یەکێکە لە باشترین گۆڤارە سیاسیەکانی کوردستانی ئەو زمانە ئێستاش یعنی توحفە خەڵک سەیرێکا کە وتارەکانی چۆن بووە هەروەها ئەو وتار و نووسراوانێک کە نووسیوێتی هەمویان شایستەی خوێندنەوە و شایستی تەماشاکردن لە شاخ مام جەلال خۆی زۆربەی زۆری وتارەکانی شەرارە ڕێبازی نوێ خۆی نووسیوێتی سەپەرشتی کردووە بەنامەی سەرەتای دروستبوونی کێتی نیشتمانی کوردستان خۆی نووسیوێتی یعنی مام جەلال ئەهلی قەڵەم بوو یعنی ئەوەندێک کە ئەهلی مەیدانی بوو لە مەیدانی پێشمەرگاتی هەموو ئەزانین کە لە فەرماندەی هێز بوو لە زمانی لە سەرەتای شۆڕشە بەڵام دواتر کە دەستیاوەتە قەڵەم لە قەڵەمیشە کەسێکە کە لە ناو میلەتی ئەمەدا ئینکار ناکرێت توانایی قەڵەمی وەکم باسم کرد لە مۆزوعی ئەو کتێبە گرنگەدا کە بۆ ئەمڕۆی کوردستان کتێبێکی ئێجگار گرنگە ئەغەدون دیموقراطیون ئەم حرمان شعب حتا من حق الحلم بەڕاستی کتێبێکی گرنگە کە دەرێخە مام جەلال لە مەسەلەن لە ڕۆژنامەی کوردستانی نوێ لە ساڵ 1992 کە دامەزرا مام جەلال لە سەرەتاوە ئێمە شتیامان ئەنووسیەوە زەمانە تەشجیع کرد و پێی ئەوتن ئازادی بەرقەرارکەن بۆ ڕۆژنامەنووسان و بۆ نووسەران کە بتوانن تیا بنووسن یعنی هەوڵێکی زۆری دا کە کاری سیاسی ببەستێتەوە بەکاری ڕۆشنبیری و لە شاخیش کە ئەمە حادیسەیەکی گرنگە فترەیەک لەسەر مۆزوعی ڕۆمانێکی بچکۆلە بە ناوی سەگۆڕ کە کێشە دروست بوو مام جەلال خۆی تەشجیعی کرد و داکۆچی لە نووسەرەکەی کرد کە هەندێک لە برادەرەکان پیان ناخۆش بوو زمانێک ڕخنە لە پێش بگە بگیرێ ئەو داکۆچێکی جدی لێ کرد و نووسەرەکەی پاراست و خستێ ژێر باڵی خۆی و هەوڵی دا کە گیانی ڕەخنەیی
لە ناو شاخیشە پەرەی پێ بدرێ لە شاریشە بێگومانە زانین کە ڕخنا هەم لە بواری کللتوری هەم لە بواری سیاسیە مامدلال پشتیوانی ڕخنە بوو هەتا ئێستا تایتڵێک هەیە لە ناو ڕۆژنامەی کوردستانی وە مامدلال فەرموویەتی کاتی خۆی ئەڵێ ئەگەر ڕخنەیەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو سەرەتا لە ناو کوردستانی بڵاوکەنەوە بۆی کە خەڵک ببینێ ینی ئەمە ڕۆحێکە کە بەداخەوە ڕەنگە دوای مامدلال ئەمە نەمێنێ یاخود خەڵکێک ئەمانە بیر بێتەوە کە هیواداری وانە بێ ینی بۆیە ینی گەورەی مامدلال لە بواری سیاسەکە لەو ڕوانگە و بۆ چوونەی خۆشەویستنی ڕۆژنامەگەریەوە بوو پاڵپشتێکی گەورەی دەستگای سەردەمیشی کرد هەروەکو لە راپۆرتەکاندا ئێمە چەند جارێک دەیبینینەوە پاڵپشتێکی بێزی دەستگای سەردەم بوو و پشتیوانی و پشتگیری ڕۆژنامەنووسان بوو بە گشتی و نووسەران بەڵێ ڕاستە بێگومان ینی دەستگاکانی کە مامدلال پشتیوانی کردوون زۆرن ینی لەوانە سەردەم ینی بێگومان و دەستگای تریش لە کوردستانە هەیە و ڕۆژنامەکان و دەیان ڕۆژنامە و گۆڤاری ترکە کاریگەران هەبووە لە بەرەو پێشبردننی دۆخی کللتوری کوردستان بەگشتی و سلێمانی بەتابەتی ینی و بێگومان ینی ئەو ڕۆڵێکی گەورەی هەبووە لە ناونانی سلێمانی بە پایتەختە ڕۆشنبیری و هاواڵەکانی ترکە هاوڕێ کاتە وەزیر بوون ینی چۆن پیان وتراوە کە ئەم شارە شاری سلێمانی کە شاری پیاوە گەورەکان بە خودی ئەویشەوە ینی ناونیشانی پایتەختە ڕۆشنبیری هەیە جەنەبی مامدلال ڕۆڵی گەورە هەبوو لەو مەسەلەیەدا و بێگومانەوەی کار ناکرێت زۆر ڕاستە لێکێک لە راپۆرتەکانی سەرۆک مامدلالدا کە یەکێک لە ڤیددیۆیەکانێتی باز لەوە دەکات هەوڵ دەدەم لە پارکی ئازادیدا سەکۆیەک دروست بکرێت بۆ دەرخستنی ڕای ئازاد سەرەتا ڕخنەکان با لە منەوە بێت دواتر ئەوانی کە خۆیان گلەیی ناکەن ینی ئەمێ ڕۆڵی سەرۆک مامدلال بزانم لە پشتگیریکردنی ڕای ئازادا کە هاوڵاتیان هەمیشە ئازاد بن لە دەربڕینی ڕاو بیر و بۆچوونی خۆیاندا زانی یعنی ئەوەی کە لە ناو پارکی ئازادیە شوێنێکی وە هەبێ و فکری مامدلال بوو و ئەمە هەیە ئێستانی خەڵک دەتوانێت بەکاری بێنێ و ئەمە بێگومان لە کللتورێکی کۆنی ئینگلیزیەوە هاتووکە لە بریتانیا لە ناو هایت پارکە شوێنێکی بۆ قسەکردن و خەڵک بە ئارەزوو خۆی قسەکە ئەمە دەریەخات کە مامدلال کەسێک بوو بڕای بە ئازادی بیرڕا هەبوو و لەوە گرنگتر لە فکر نەئەترسا پێی وا بوو هەر مەسەلەیەک کە بە فکر تەڕح بکرێت ئەتوانێت وەڵام باتەوە و ئەمە متمانەیەکی زۆر بوو بە خۆی و بە ئایدۆلۆژیەکانی خۆی و بە پاشخانی فکری خۆی کە ئەیتوانی ئەمە تەحەدا بکە خودی ئێمە فترێک ئێمە لە هەواڵ مامدلال دابڕین زمانێک لە شاخ و زمانێک حتا لە شار لێرە ینی بەڵام هەستمان نەکرد کە مامدلال بە حەقدەوە تەماشاوە بکە هەرگیز ینی سەردانی کردین و توانی دڵمان باتەوە و هەوریدا ئاشتمان بکاتەوە لە ئەخیرا کە ئەومان نەزانین ئەو ئاشکردنەوەیکی جددی لە کوردستانە دروست کرد لە بینی هاوڕێکۆنەکانی خۆی و یەکێتی نیشتیمانی کوردستان کە بێگومان هیوادارین دوای کۆچی ئەویش ئەوە بەردەوام بێ کە بێگومان یعنی ڕۆڵی مامدلالی کار ناکرێت بێگومان هەوڵی زۆریشی بۆ دراوە کاک بابەکر لە وتارێکدا کە سەرنجی ڕاکێشام دوایین دەڵێ دوایین کۆچی مامدلال بە گشتمانەکان کوردستان ڕۆ قۆناغێکی جیاوازە گوازێتەوە ئەما گەر دوا پرسیاری من بێت دەمێ بزانم چ قۆناغێک ڕاستەکەی وەکو لە پێشاوتم ینی کۆچی مامدلال حدەسێکی گەورەیە ڕووداوێکی گەورەیە ینی ئێمە هەست دەکەین ئینسانێکی مەزن لە ناو میلەتەکەمان ڕاتە دەرەوە ینی کاریگەری ئەو لە بواری سیاست و بە ئەساسی لە بواری سیاسەتە و لە بوارەکانی ترشە کەمە بێتەوە فراغی ئەم غیابە فراغی ئەم نەبوونە فراغی ئەمەی کە کەسێکی مەزن لە ناو گەلەکە دەرەچێ بێگومان ئەمە قۆناغێکی جیاوازە و من لەو تارەکە وتمە قۆناغێک کە ڕەنگە ترسناک بێ ترسناک بۆ مانایی کە پڕکردنەوەی ئەم بۆشاییە ئاسان نییە و بە تەماشاکردنی کۆی تابلوی سیاسی وڵاتەکەمان ئینسان تۆزێک لێ ترسێ بۆی کە ئەبێ هەوڵ بدرێ و پێشنیارم کردە لەو تارەکە هەوڵ بدرێت کە ئەم فراغە بە هەموو شێوەیەک دووربینی بەکارهێنرێ خۆنەویستی بەکارهێنرێ و ئەو تیمانە یاخود ئەوانەی کە شوێنگرەوەی ئەم پیاوە گەورەیەن لانی کەم لە ئاست گەورەی ئەوە بن بتوانن کە ئەو ڕۆڵە گەورەی مامدلال توانین ناو کووردا وازی بکە نەک دەناو کووردا بەتەنە ناو عێراقیشا وازی بکە نەک دەناو عێراق لە ئاسی جیهانیشا وازی بکە بتوان ئەم ڕۆڵانی کەم 150 وازی بکەن ئەمە کارێکی قورسە چکۆکو باسمان کرد پیاوە مەزنەکان بە ئاسایی دروست نابرەوە بە شوێنە پڕ ناکردە بەڵام ئەبێ هەوڵ بدرێ ینی چونکە ئەمە نەکرێ میلەتی ئەمە وەکەمو ئەیزانین لە قۆناغی مەترسیداران ئێمە ینی ئێمە میلەتێکین کە سێ میلەتی تر لە دەوری ئێمە کە هەر سێ میلەتەکە ئیمپراتۆریان هەبووە ئێرانەکان نزیکەی 600 ساڵ ئیمپراتۆریان هەبووە عەرەبەکان نزیکەی 650 ساڵ
تورکمانەکان یاخود تورک عوسمانەکان نزیکەی 500 ساڵ ئیمپراتۆریان هەبووە سێ میلەتی گەورە دەورمان ڕاستە برامانن بەڵام ئیمپراتۆریان هەبووە نەوەی غروری قەومی هەیە بەڵام ئێستا میلەتی کورد پیاوێکی کومامدلە لێ ئەڕوا چۆن ئەم بۆ شاپڕەکێتەوە بەڕاستی ئەمە پرسیارێکی گەورەیە کە ئەبێ هیوادارین یعنی هیوادارین کە شوێنگرەوەکانی مام جەلال وە کۆی ئەو کەسانی لەم وڵاتە بیر لە ئایندە و لە ئێستا گەلەکەمانەکەنەوە بیری لێ بکەنەوە و غیابی مام جەلال تەنها حاڵاتێکی عاتفینە بۆ ئێمە حاڵاتێکی زۆر جددی و گەورەیە کە بیری لێ بکەێتەوە بەتاچیت زۆر سپاس بەڕێز بابەکردڕێی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی لە هاوکات هەڵسوڕایەکی بزوتنەوەی گۆڕانی سپاس بۆ ئەوەی کە ئامادەبووی لەم ڕووماڵە تایبەتی کورسان نیوزدا سپاس کە کاتی خۆت پێبەخشین.